بەڵێ دۆزی ڕەوای کورد بەگشتی دۆزێکی تایبەت و جیهانیە بەڵام بەداخەوە کە ئێمە ئەگەر تەنها وشەی یەک ڕێزی نێوماڵی کورد کۆکەینەوە ئەتوانم بڵێم لە چەندین کتێبا جێگای نابێتەوە کە لە مێژووی سیاسەتی گەلی کووردا ئەم وتانەوە دووبارە بوونەتەوە بەڵام بەداخەوە هەمیشە و تاواکو ئێسش ئێمە نەمانتوانێت ئەو یەک ڕێزی نێوماڵی کورد بپارێزین کە ئەمە جێگای ئەسەفینەوە بە دوایەوەیە کە ئێمە هەمومان هۆکارەکەمان کە ئەبینە قوربانی ئەوەیە کە یەک ڕێزی ناویەکە بۆ یەک ڕێزیمان ئومێدەوارم بێتە دی و ئامانجەکەی بێتە دی کە کۆی چۆن بڵێ هێمنی بەرقراری بۆ گەلی کوردستان بێتە ئاراوە ئەویش تەنها مەهامەکەی بۆ دێتە دی کە یەک ڕێزی و یەکتر قبولکردنی لایەنە سیاسیەکان لە ناو یەکتردا تەنها بۆ دێتە دی هیچ ڕێگاچترمانێت گەلی قبولکردن بۆیە ئومێد دەکەم هەموو لایەنە سیاسەکان لەسەر یەک ڕێزی نێوماڵی گەلی کورد کۆبن و هیچ بابەتێکیان نەبێ و هیچ سانسۆرێکیان لەسەر لایانی بەرامبەر نەبێ بۆ بابەتوانم بڵێم بۆ هۆکاری سەرەکی یەکتر قبول نەکردنە کە بەداخەوە ئەمە بابەتێکی تایبەتە کە لە ناو گەلی کوردان نازانم بە جۆرە جۆرەکان ڕەنگی داوەتەوە کە هەر حیزبێک بۆ خۆی دروستە بێ حسابێکی تایبەت بۆ خۆیەکە و ئەتوانم بڵێم هەوڵی ئەوەدا لایانی بەرامبەر بەسرێتەوە کە ئەمەش بەگشتی هەر کورد وەکو گەلی کورد بەگشتی زەرەی تیادا کردووە ئومێد دەکەم هەمویان لەژێر ڕێبازی با بڵێن چۆن بڵێ یەک ڕێزی نێوماڵی کووردا ئەو ڕێبازە بژێرن کە کۆبنەوە و ڕەنگەکان ڕەنگی ژیانن بە تایبەتی قۆرقی نەکەن بۆ خۆیان بڵێن ئەو ڕەنگە ڕەنگی منە و هیچ کەسێکی نییە بۆ بەکاربێت چونکە ڕەنگەکان سەرنجام ڕەنگی سروشتن بۆیە هەمومان سروشتی یەکتر ماقوڵ بێ ئەمە یەک ڕێزی نێوماڵی کوردی لە یەکەوێتەوە نەک لە ئێستایە لە مێژووەوە تا ئێستا کورد پێویستی بە یەکێتیەکی و تەبایەکی پتەو هەبووە هەڵبەتە هەموو کەس دەزانێت یەکێک لە کێشەکانی کورد ئەوە بووە کە تەبا و یەکێتی نەبوون لە ناویەکە هەمیشە میلەتێک بوون خۆخۆر بوون بە تایبەت سیاسیەکانە هەڵبەتە من باسی خەڵک ناکەم خۆخۆر بوون و هەوڵی شکاندنی یەکتریان یاوە ئەگەر من و تۆ باش مێژوو بخوێنینەوە یەکێک لە هۆکارەکانی کەوتنی هەر لە میرنشینەکانەوە بگر هەتاوەکو ئێستا کەوتنی کورد ئەوە بووە کە یەکتریان شکاندووە و لە بەرژەوەندەکانی یەکتریان داوە و هەوڵیش نەدراوە بە گیانێکی نەتەوەییانە بیر لە کێشەکان بکرێتەوە چ لە ئێستا و چ لە ڕابردووشدا حیزبەکان بەڕای من دەبێت لە ناو خۆدا بەگیانێکی نیشتیمانیانە و نەتەوەییانە مامەڵە لەگەڵ پرسەنەتەوەییەکان بکەن نەک ئەوەی پرسەنەتەوەییەکان بقۆزنەوە بۆ بەرژەوەندی حیزبی ئەوەی حیزب ئەبێ وەسیلە بێ بۆ نەتەوە وەسیلە بێ بۆ تەبایی نەتەوە و دروستکردنی کیانێکی نەتەوەیی لە هەر چوار پارچەی کوردستانە ئەمە بەرژەوەندیە گەورە و ڕاستەقینەکەی میلەتی کوردە لەبەرەوەی لە ناو حیزبە کوردیەکانە بەعام هینێکی نەتەوەییان نییە ینی ئینتیمایەکی نەتەوەیی نییە ئەوەی هەیە ئینتیمایەکی حیزبی و شەخصیە ئەوەی هەیە مەسەلەن ئینتیمایەکی بازرگانی لە ناو سەرجەم حیزبەکانە هەڵبەتە من هەموویان ئەڵێم ئەنی ئەوەی ئەبێ بۆ بەرژەوەندی شەخصی خۆیان کارەکەن کەسایەتی سیاسیەکان ئەوەی کە حیزب مەسەلەن ئەکات بە حیزبێکی نەتەوەیی ئەوەیە کە تۆ سیاسی و کەسایەتیەکانی ناو حیزبەکە سیاسیەکی نەتەوەیی بن نەک سیاسیەکی ئایدۆلۆژی و بەرژەوەندی خوازی حیزبی بن ئەزانین حیزبە کوردیەکان لە زۆربەی کاتە ئازادی کوردستانیان خستووەتە مەترسیەوە ئەگەر سەیری لە دوانەکانیان بکەم کاتێک ئەگاتە حاڵەتێک هەمووی باسی شەڕی ناوخۆ و ئەمەش لە بەرژەوەندیەکانی کوردەدات یعنی مەسەلەن تۆ هەر چوار دەورت بە دژمن گیراوە ئەگەر تۆ بەرژەوەندیەکی ینی بەرژەوەندیەکی گشتی کۆت نەکاتەوە لە هەموو کاتێ ئەگەرت هەیە تۆ ئەو ئینتیما نەتەوەیەت بڕوخێنن و ئەوەش کە ئێستا ئایبینی کە لە نێوە ینی لە سیاسەکانەوە شۆڕ بۆتەوە بۆ ناو خەڵک و ئینتیمای نەتەوەی و نیشتیمانیان لە هەموو تاکێکی کووردا لاواز بووە لە هەر چوار پارچەی کوردستانە و بە چاوی خۆمان من و تۆش و هەموو حیزبە سیاسیەکانیش ئەمە ئەبینن و ئەم تۆوی دووبەرەکیە کە شۆڕ بووەتەوە بۆ ناو خەڵک لە مەسەلەن لە سیاسیەکانەوە شۆڕ بووەتەوە بۆ ناو خەڵک ئێستا خۆشیان باجەکەیەن و ئەو تۆوەی چەندەها ساڵە 27 ساڵە لە ماوەی حکومڕانی کووردا چاندویانە ئێستا چەکەرەی کردووە زەحمەتە هەڵکێشانی ئەو تۆ لە ناو دڵی خەڵکە تا بتوانانی یەکێتیەکی نیشتیمانی و نێونەتەیی بۆ خەڵکی کوردستان و بۆ ئەحزابە سیاسیەکانی خۆشیان دروستی بکەیت.